رووسیایی ڤلادیمیر پوتین بەردەوامە لە هێرش و بۆردومانی وڵاتی ئۆکرانیا. ئەم شەڕە سەپێنراوە پێی ناوەتە سێهەم مانگەوە و هەروە دێ زیانی گیانی و ماڵی ئەم شەڕە وێرانکارە زیاتر دەبن. جیهان لە هەوڵی بەردەوامدایە بۆ کۆتایی هێنان بە شەڕ، بەڵام هێشتا تروسکایی ئاگربەستێک بەدی ناکرێت. ئۆکرانیا تا ئێستاش توانیوێتی بەرەنگاری لەشکرچێشیەکانی رووسیا ببێتەوە و هەروەهاش زیانێکی گەورەشی لە لەشکری رووسیا داوە. ڤلادیمیر پوتین هێرش دەکات و وەک دەگوترێ تاوانی جەنگیشی کردووە لە ئۆکرانیادا، کەچی وڵاتانی ڕۆژاوا گونابار دەکات بەوەی رووسیا پارچە پارچە دەکەن. لەگەڵ کاریگەریەکانی سزاکانی سەپێنراونەتە سەر مۆسکۆ، وڵاتانی ڕۆژاوا بە یەکێتی ئەوروپاشەوە گەیشتوونەتە ئەو بڕوایەی پێویستە گەمارەوە بخرێتە سەر کەرکی وزەی رووسیا و دەشڵێن ئەگەر ئەو بڕیارە درا ئەوە لە کۆتایی ئەم ساڵدا دەخرێتە بواری جێبەجێکردنەوە و ئیدی پشت نابەسترێ بە هەناردەی نەوت و گازی رووسیا. ئەگەر ئاوەها بڕیارێک درا، ئایا رووسیا دەتوانێت هێندەی بخوازێ درێژە بە شەڕ بدا؟ ئایا ئەگەری هەیە ئەنجامی ئەم شەڕە دووبارە بوونەوەی هەمان بەرەنجامی هێرشەکانی ساڵی 1939 جۆزیف ستالین بێ بۆ سەر وڵاتی فینلاند؟ وەڵامی ئەم پرسیارانە لە درێژەی چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. جارێکی تریش سەرۆکی ئەمریکا بڕیاری ڕاگررتنی ئەم شەڕە سەپێنراوەی رووسیا بەسەر ئۆکرانیادا دەخاتەوە ئەستۆی ڤلادیمیر پوتین. دوای سەردانەکەی هەفتەی ڕابردووی بۆ مۆسکۆ، سکرتەری گشتی یوئێنیش باسی لەوە کرد کە چەندان کۆبوونەوەی تریش بکرێ تا سەرۆکی رووسیا بڕیار نەدات ئەوە ئەم شەڕە کۆتایی پێنایەت. ئێمە هێرش ناکەینە سەر رووسیا، ئێمە یارمەتی ئۆکرانیا دەدەین بۆ بەرگری لە خۆکردن دژ بە شەڕانگیزیەکانی رووسیا. وەک چۆن پوتین ئەم شەڕە درۆندانەیە هەڵبژاردووە، ئاوهاش دەتوانێت ڕاگررتنی ئەم دژمنکاریە درۆندانەیە هەڵبژێرتن. درێژە پێدانی ئەو هێرشانەی مۆسکۆ زیانی گەورەی مرۆییان لێ دەکەوێتەوە. ئەوە تا دەبینن لە پاش هێرشەکان بەڵگەی ترسیناکی درۆندایەتی و تاوانی جەنگ لەو ناوچانە جێدەهێڵن کە هەوڵی کۆنتترۆلکردنیان دەدات. ئەمەنجی رووسیا پێدەچێت دەست بە سەرداگرتنیی تەواوەتی وڵاتی ئۆکرانیا بێ، هەر بۆیە ئەمریکا پەیامێکی ڕاشکاوانە و ڕاستەخۆش دەنێرێت بۆ کرملن. یەکگرتوویمان لەناو ئەمریکا، یەکگرتوویمان لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانماندا، یەکگرتوویمان لەگەڵ گەلی ئۆکرانیادا پەیامێکی ڕاست و دروست دەنێرێتن بۆ پۆتین و پێی دەڵێت هەرگیز سەرکەوتوو نابیت لە دەست بە سەرداگرتنی ئۆکرانیادا. جیهانی ڕۆژاوا ژمارەیە سزای قورسیان سەپاندۆتە سەر رووسیای ڤلادیمیر پوتین و ئەم سزایانەش کاریگەری قورسیان هەبووە بەسەر ئابووری رووسیاوە و مۆسکۆ بەردەوام لە هەوڵدایە تا ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەو سزایانە. باڕۆن و ئاشکرا بم، هەرگیز ڕێگە نادێن رووسیا ئەم سزایانە بۆ مەبەستی ناچارکردنی باکاریان بهێنێت. ڕێگە نادێن نەوت و گازەکەی بەکار بهێنێت تا خۆی دوور بخاتەوە لە بەرئەنجامە خراپەکانی ئەو دوژمنکاریانەی دەیانکات. لەگەڵ وڵاتی تردا لە کاردان وەک کوریا و ژاپۆن و قەتەر و وڵاتانی تریش تا پشتیوانی لە هەوڵەکانمان بکەین و یارمەتی هاوپایمانە ئەوروپیەکانمان بدەین کە رووسیا بە هەناردە نەکردنی گاز هەڕەشەیان لێ دەکاتن. شەڕانگیزی هەرگیز سەرکەوتوو نابێتن، هەڕەشەکردن هەرگیز سەر ناکەوێت. ئەوەی ڕوو دەدات وەک پێویستیەکە کە ئەوروپا و جیهانیش زیاتر و زیاتر بڕۆن بەرەو بەکارهێنانی وزەی پاک. لەوەتایی ئەم شەڕە دەستی پێکردووە، ژمارەیە لە ڕێبەرانی جیهان سەردانی پایتەختی ئۆکرانیایان کردووە و لە ماوەیە ڕابردووشدا ژمارەیە لە گەورە کاربەدەستانی ئەمریکاییش سەردانی ئۆکرانیایان کرد. لەوانە وەزیری دەرەوە و وەزیری بەرگری ئەمریکا و دواترین سەردانیش سەردانەکەی ڕۆژی یەکشەممەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بوو.
ئێمە لێرەین و سەردانمان کردوون تا سوپاسان بکەین بۆ ئەم شەڕەی لە پێناو ئازادیدا دەیکەن. ئێمەش لە بەرەی ئازادین و ئەو شەڕەی ئێوە دەیکەن شەڕێکە لە پێناو هەمووادایە. وابەستەی ئێمەش ئەوەیە کە لێرە بین تا شەڕ کۆتایی پێدێت. لە کۆنگرێسی ئەمریکا و بەگشتیش لە هەموو نێوەندە گرنگەکانی ئەمریکادا وەها لەم شەڕەی ڤلادیمیر پوتین دەڕوانرێت کە هێرشوو لەشکرکێشیەکانی رووسیا بۆ سەر بەها دیموکراتیەکانە نەکرد لە ئۆکرانیادا بەڵکو لە هەموو جیهاندا. سەرۆکی ئەمریکا کۆمەک و یارمەتیەکی گەورەی بۆ ئەم شەڕی ئۆکرانیەکان ڕاگەیاندووە. شەڕ لە پێناو دیموکراتیدا دیموکراتیەکەی خۆیان و ئێمەش. ئەمەش کارێکی بەهێزە لە ڕوانگەی کاریگەریەکانەوە بەسەر ڕەوشی ئاسایشی ئۆکرانیاوە. کارێکی بەهێزە لە ڕوانگەی یارمەتیدانی ئابووری و هەروەهاش مرۆڤایەتیەوە. گیانی ڕۆژاوا بەگشتی و ئەمریکاش بە تایبەتی لەگەڵ ئەو سزایانەی سەپاندویانەتە سەر رووسیا دەشخوازن لە بواری سیاسیشدا حکوومەتی رووسیا لە پەراوێز بنرێت و دوورش بخرێتەوە لە کۆبوونەوە گرنگەکانی جیهان. سەرۆک بایدن بە ئاشکرایی ڕایخۆی دەربڕیەوە سەبارەت بە دژایەتی خۆی بۆ بەشداریکردنی سەرۆک پوتین لە کۆبوونەوەی کۆمەڵی 20دا. خۆشحاڵین بە بانگهێشتکردنی ئۆکرانیەکان بۆ ئەو کۆبوونەوەیە. هێشتا 6 مانگ ماوە، هەر بۆیە پێشبینیەکان ناکرێن و پێشبینیش ناکرێت لەوەی چۆن دەبێت. تێگەیشتنی ئێمە ئەوەیە کە رووسیا پێش داگیرکاریەکان بانگهێشت کراوە، دەشتوانن لە ئیندۆنیزیەکانیش بپرسن. جا ئیتر هەر هەنگاوێک بەدوای ئەوە دابێت بە دڵنیاییەوە ئاماژەیان پێ دەکەم، بەڵام ئێمە ڕوانینی خۆماندا و پێویست ناکات رووسیا بەشدار بێت. ئۆکرانیا پشتیوانیەکانی ئەمریکا بەرز دەنرخێنێت و دەژڵێ کیێڤ لە سەنگەری پێشەوەی داکۆچیکردنە لە دیموکراسی و ئەو پرەنسیپانەی دیموکراسیان لەسەر وەستاوە. سەرۆک بایدن ڕاست دەکات دەڵێت ئەم هەنگاوە کەم نییە، چونکە بەرەنجامی نەرێنی ئەم شەڕەنگێزیانەی رووسیا دژ بە ئوکراینیا و دژ بە دیموکراتی لە سەرانسەری جیهاندا یەکجار گەورەیە، هەر بۆیەشە پشتیوانیەکانی ئەمریکا پێویستن. پێکەوە بەبێ هیچ چەند و چوونێک دەتوانین ڕێگە لەم شەڕەنگێزیانەی رووسیا بگرین و بە شێوەیەکی بڕواپێکراویش داکۆکی لە ئازادی ئەوروپا بکەین. نەتەوەیە گرتوەکانیش ئاماژە بەو کۆبوونەوەوانە دەکا کە کراون بۆ ڕاگررتنی شەڕ، بەڵام وەک دەڵێ ئەنجامیان هەبێ یان ناوە ئەم شەڕە کۆتایی پێبێت یانێت کۆمەڵگەی نێونەتەوەی وابەستەی پشتیوانیکردنی گەلی ئۆکرانیا و حکوومەتی ئۆکرانیاشە. ئەم شەڕە دەبێت کۆتایی پێبێت. بە پێی پەیرەوی نەتەوەی گرتوەکان و یاسای نێونەتەوەیی دەبێت ئاشتی بەرقەرار بکرێت. زۆرێک لە ڕێبەران هەوڵی باشیان داوە تا ئەم شەڕە ڕابگرن، هەرچەندە ئەو هەوڵانە تا ئێستا سەرکەوتوو نەبوونە. بەرە سەرۆک لێرەم تا بە تۆ بەگەلی ئۆکرایناش بڵێم ئێمە دەستبەردار نابین. رووسیا بەردەوامە لە فشارەکانی خۆی بۆ سەر ئۆکرانیا و جیهانیش هەتا ئێستا کاردانەوەی گەورەیان هەیە بەرامبەر بەو فشارانە. ئاندرێ چاپلینکۆ میوانی بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. ئاندرێ یەکێکە لە ڕۆژنامەوانە ناودارەکان لە ئۆکرانیا. ئاندرێ سەرەتا زۆر سپاسە دەکەم بۆ ئامادەبوونت. دەست بەجێش دەچمە پرسیاری یەکەمم ئەوە شەڕی ئۆکرانیا پێی نایە سێهەم مانگی خۆیەوە. چ پەرەسەندنێک هەیە کە شایستەی باسکردن بێ هەتا ئێستا لەم شەڕەدا بە تایبەتی کە چوینەتە ناو سێهەم مانگیەوە؟ Rosbas Balen, thank you very much for your attention towards Ukrainian war or Ukrainian-Russian war. سپاسان دەکەم بۆ ئەو سەنگەی دەیخەنە سەر شەڕی ئۆکرانیا. شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا بەبێ هیچ گومانێک ئەم شەڕە جیاوازە لە شەڕەکانی دیکە. نەک هەر لەو ڕۆی چوونەتە سێهەم مانگی ئەم شەڕە سەپێنراوەوە، چونکە ئەمە شەڕێکە و تایبەتمەندی خۆی هەیە. بەڕێز پوتین شەڕەکەی بردووەتە ئاسێکی جیاوازەوە لەو ڕوانگەیەوەی یان ئێمە یان ئەوان. جا لە ئاوەها ڕەوشێکدا دەشێت ئەم قەیرانە وەربچەرخێت بۆ ئەو ڕەوشەی کە بە سێهەم شەڕی جیهانی ناودێر دەکرێت. هەڵبەتە هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو ترسانەی مۆسکۆ بەکاری دەهێنێت و بازە بەکارهێنانی چەکی ناوەشی دەکات. ئەمەش بەشێکە لە کارنامە و پرەنسیپی کارکردنی لەشکری رووسیا کە بە دوور نازانرێت چەکی کۆمەڵکوژی بەکار بهێنێت لەم شەڕەدا و بە تایبەتیش بەکارهێنانی چەکی تاکتیکی ناوەکی دژی گەلی ئۆکرانیا. خۆ ئەگەر هەنگاوێکی ئالە و شێوەیە بگرێتە بەر ئەوە بێگومان دەبێتە هۆکارێکی قەیرانێکی جیهانی. ئەمەی باسم کرد یەکێکە لە جیاوازیەکانی ئەم شەڕە لەگەڵ قەیرانەکانی دیکەدا. یەکێک لەو شتانەی تر لەم شەڕەدا بۆتە جێی سەرنجێکی زۆر دڕندایەتی لەشکری رووسیایە.
تاوانی دژی مرۆڤایەتیان ئەنجام داوە لە ناوچەکانی ئۆکرانیادا بە ژمارە هەن لەلامان بە هەزارەها دۆسیە لە بەردەستماندان ئۆفیسی دادپارێزی گشتی ئۆکرانیا ئەم دۆسیانەی ئامادە کردووە نامەوێت بازە و دۆسیە دیاریکراوەکان بکەم بەڵام ناوەڕۆژی هەریەکێک لەو دۆسیانە کارە ساتاوین و باسیش لەو تاوانانە دەکرێت کە بەرامبەر ژنان و منداڵانیش کراون. بەڵێ ئەندرێ یەکێ لەو شتە سەرنجڕاکێشانە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئەوە بوو کە ڤلادیمیر پوتین لە یەکێ لە لێدوانەکانیدا وێڕای ئەوەی کە ئەو هێرشی کردوێتە سەر ئۆکرانیا بەڵام ئاڵێ وڵاتانی ڕۆژاوا دەیانەوێ رووسیا پارچە پارچە بکەن. تۆ چ جۆرە تێگەیشتێک هەیە لەو جۆرە لێدوانە؟ پێم وایە هیچ جۆرە بەڵگەیەک لە ئارادا نییە نیشانی بدات وڵاتانی ڕۆژاوا ئاوەها بەرنامە یان پلانێکی ئاوەهایان هەیە بۆ پارچە پارچەکردن یان دابەشکردنی رووسیا. جا بەڕاستی پێدەچێت ئەو جۆرە لێدوانانەی ڤلادیمیر پوتین تەنها نیشاندانی بیانووی دروست کراو بێت بۆ درێژکردنەوەی ئەو شەڕەی دەستی پێکردووە دژ بە ئۆکرانیا وەک هەموو ئەو بیانۆ نادروستانی بۆ ئەم شەڕێ دەیان هێنێتەوە لە کاتێکدا هیچ بیانوێک یان هۆکارێک نەبووە وەهای لێ بکات ئەم شەڕە دژی ئۆکرانیا هەڵبگیرسێنێت. بەڕوانینی من بەدکارێک ئەگەر سزا نەدرێت ئەوە کاتێک دەگەڕێتەوە دوو هێندە بەهێزتر دەبێت. هەر بۆیە بە پێویستی دەزانم و دەشبێت بە ڕێزپوتین لە دەسەڵات لا ببرێت و پێویستیشە هەموو جیهان یەک هەڵوێز بن و چیمان لە دەست بێت بیکەین بۆ لادانی ئەم کابرایە لە دەسەڵات چونکە بۆ هەموو لایەکی سەرمان کە دیکتاتۆریشی خوێن ڕێژە لە مێژووی نوێی مرۆڤایەتیدا تەنها چارەسەریش لادانی ئەو کابرایە لە دەسەڵات و تەنها دڵنیاییکیشە بۆ ئاشتی نەک هەر لە ئۆکرانیا بەڵکو لە سەرانسەری جیهانیشدا. کێ پوتین لە دەسەڵات لا دەبا ئەندرێ؟ ینی ئەمە وتنەکەی هەروە ئەتوانم بڵێم ئاسانە بەڵام چۆن ئەم کارە ئەکرێ؟ I think this is our common responsibility. I mean the civilized world. پێم وایە ئەمە بەرپرسیارەتێکی هاوبەشی هەمومانە لە جیهانی شارستانیدا بەڵام بە پلەی یەکەم بەرپرسیارەتی گەلی رووسایە کە چەندان ساڵە لە هەڵبژاردنەکاندا دەنگ بە ڤلادیمیر پوتین دەدەن. دواتر پێویستە جیهانی سیڤیل فشار بخەنە سەر رووسیا و ڕەوشێک دروست بکات کە خەڵکی رووسیا و دانیشتوانی رووسیا بگەێنێتە ئەو بڕیاری هەر خۆیان گۆڕانکاری لە ڕەوشی وڵاتەکەیاندا بکەن. ئەم ڕۆژەش لە ڕێگەی قورسکردنی زیاتری سزاکان و ڕەتکردنەوەی نەوت و گازی رووسیا و ڕەتکردنەوەی هاوکاریکردنی کۆمپانیەکانی رووسیا و دابینکردنی چەشی قورس و پێشکەوتووە بۆ ئۆکرانیا. پێویستە ئۆکرانیا پڕچەک بکرێت تا بتوانێن بەڕەنگاربوونەوەیکی بەهێزتری شەڕانگێزی و دوژمنکاریانەی رووسیا ببێتەوە. ئەگەر ئەم هەنگاوانە بیگیرێنە بەر ئەوە پێم وایە بە خێرایی سەرەتای گۆڕانکاریەکان لە رووسیادا دەردەکەون. پاش سەرکەوتنی ئۆکرانیا لەم شەڕەدا ئەوە گۆڕانکاری خێرا لە ناو رووسیادا دەبینین. ئەندرێ دەگەڕێنەوە بۆلات رووسیا بەردەوام جەخت دەکاتەوە لەوەی ئامانجی ئەو هێرشانەی ئەوەیە کە ئۆکرانیان نەبێتە ئەندامی هاوپەیمانێتی ناتۆ لەبەر مەترسی ئاسایشی بۆ سەر رووسیا بەڵام ڕۆژاوا دەڵێ ئەوە ئامانجی ڕاستەقینەی هێرشەکان نییە. بێ هیچ چەندوچوونێک ڕوون و ئاشکرایە و قسەی پوتین خۆیەتی هەرگیز ئەم شەڕە لەسەر شیانی ئەندامەتی ئۆکرانیا نەبووە لە ناتۆدا بەڵکو لەسەر ئەو بڕوایی خۆیەتی بەوەی ئۆکرانیا شایستە نییە ببێتە وڵاتێکی سەروەر و سربەخۆ و دەبێت بە شێوازێک یان شێوازێکی تر بگەڕێندرێتەوە بۆ سەر رووسیا. گیانی ڕۆژاوا هیچ هۆکارێک نابینێ بۆ کەمکردنەوەی کۆمەکە لەشکریەکان بۆ ئۆکرانیا و بە پێچەوانەوە وەک دەڵێ تا ئەو کاتەی ئۆکرانیا پێویستی بەو یارمەتیە لەشکریانە هەبێ ئەوە ئەمانیش بەردەوام دەبن. زۆر بەدڵنیاییەوە دەڵێم کە وڵاتی ئۆکرانیا سەروەر و سربەخۆ وەک خۆی دەمێنێتەوە و ڤلادیمیر پوتینیش وەک خۆی دەبێت. جا لەسەر ئەو بنچینەیە ئۆکرانیا سەر دەکەوێت و رووسیا شکست دێنێت ئەمەش دەکەوێتە سەر ئۆکرانیەکان ئەو حکوومەتەی نوێنەرایەتیان دەکات ئێمەش بە هەرچ شێوەیەکی بیانەوێت بەرەو پێش بچین یارمەتیان دەدەین. لە ئێستادا شەڕێکی دڕندانە لە سەدان کیلۆمەتری ڕۆژهەڵات و باشووری ئۆکرانیادا بەڕێوە دەچێت و رووسیاش هێز و کەرەستەیەکی زۆری لەشکریان خستوتە ئەو شەڕەوە. هەر بۆیەشە ئێمە و چل وڵاتی تر و بگرە زیاتریش لە سەرانسەری جیهاندا دەمانەوێت دڵنیابین لە دابینکردنی ئەوەی ئۆکرانیا چی پێویستە بۆ ئەم شەڕە.
لە ئەمریکا شەڕی ئۆکرانیا باڵی کێشاوە بەسەر سیاسەتی دەرەوەی وڵاتەکەدا و داواش دەکا ئەوانەی پشتیوانی لە رووسیا دەکەن پێداچوونەوەیەکی ورد بکەن بە سیاسەتەکانیان و هەروەهاش بە بەرەنجام و لێکەوتەکانی ئەو سیاسەتانەیاندا. ئەم شەڕە دوژمنکاریانەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا سەرنجێکی زۆری دیپلۆماسیەتی ئەمریکایی بەلای خۆیدا ڕاکێشاوە. دیپلۆماسیەتمان کۆکردنەوەی هاوپەیمان و هاوبەشەکانمانە لە سەرانسەری جیهاندا بۆ پشتیوانیکردنی لەشکری ئۆکرانیا، هەروەهاش بۆ پشتیوانیکردنی ئابووری و مرۆیی تا باجێکی گەورەی فرەلایەن بخرێتە سەر کرملن بەهۆی ئەو دژمنکاریانەی دەیانکات لە کاتێکدا ئاسایش و بەرگری هاوبەشی خۆمان بەهێز دەکەین و چارەسەرکردن بەرەنجامە نەرینیەکانی ئەم قەیرانەش دەکەین وەک قەیرانەکانی پەنابەران و خۆراک. پێویستە ئەم بوارە دیپلۆماتیە بەرەو پێشبەرین و دەرفەتە استراتیژیەکانیش بقۆزینەوە و ڕێگەش بگرین لە پێشێلکاریەکانی رووسیا هاوکاتی پێداچوونەوەی وڵاتان بە سیاسەتەکانیان و بە ئەرکە سەرەکیەکانیان و بە پەیوەندیەکانیشیاندا. لای حکوومەتی رووسیا هەر جۆرە پشتیوانیەک لە ئۆکرانیا وەک دەستێوەردان لە کاروباری ئەو ناوچەیی جیهاندا لێک دەدرێتەوە و ڤلادیمیر پوتینیش ئاگاهی دەدات. ئەگەر هەر کەسێک دەستی هەبێت لە کردای تایبەتی لەشکریدا لە دەرەوە ئەوە کارەشە و مەترسی استراتیژی دادنێت بۆ سەر ئێمە و پێویستیشە بزانن دەست بەجێ و بە خێرایش وەڵامی خۆمان دەبێت. هەموو لەو جۆرە کاراسەتانەمان هەن کە کەس نایەوێت خۆوانی پێوە بنازن و ئێمەش نامانەوێت. شیکەرەوە ئاماژە بە دوو قۆناغی جیاوازی ئەم شەڕە دەکەن و سەرکەوتنی تا ئێستای ئۆکرانیا بەلایەنەوە قۆناغێکە و شکستەکانی لەشکری رووسیاش قۆناغێکی ترە. ئێمە تا ئەندازەیەک گەشتوونێتە قۆناغی دووەمی ئەم شەڕە. لە قۆناغ یەکەمدا بیرمان لە توانەکانی ئۆکرانیا دەکردەوە بۆ بەرەنگاربوونەوەی درێژخایەنی رووسیا. بەڵام ئێستاوە تا دەبینین ئۆکرانیەکان زیاتر لە 2 مانگە خۆیان ڕاگرتووە بەرامبەر رووسیا. بەشێکی زۆری بەرەکانی جەنگ جۆرێک لە ئارامیان پێوە دیارە و پێشڕەویەکانی لەشکری رووسیاش ئەجگار سنووردار بووە جامە خۆی لە خۆیدا گۆڕانێکە. تەنانەت گۆڕانکاری لە گوتاری زۆربەی وڵاتی جیهانیشدا دەبینین سەبارەت بە سەرکەوتنی ئۆکرانیاییەکان لەم شەڕەدا. هەر بەڕاستی قسەی زۆر دەکرێت لەسەر هاندانی ئۆکرانیا بۆ کەوتنە سەر ڕێی سەرکەوتن. قسەکردن هەر لەسەر بیرۆکەی بەرەنگاربوونەوە نییە. هەر بۆش ئەگەر لەم کاتەدا چەکی تەواو ڕادەست بکرێت بە ئۆکرانیا ئەوە دەشێت شتی گەورە و زیاتر بەدەست بهێنرێت بە بەراورد لەگەڵ ئەوەی لە سەرەتادا بە بیرمان دادەهات. وەک شیکەرەوە باسی دەکەن ناکرێ هیچ ئەگەرێک بۆ رووسیا بە دوور بزانرێت و دەشڵێن پێویستە ئەگەرە مەترسیدارەکانی کرملن فرامۆش نەکرێن. جا ئەگەر سبەینی رووسیا هاوپەیمانەتی ناتۆ بەلایەنێکی شەڕەکەدا بنێت یان یەکێک لە وڵاتانەی چەک دەگەێنێتە بۆ ئۆکرانیا ئەوە جێی سەرسوڕمان نابێت گەر هێرشی لەشکری ببینرێت لە نزیکی ئەو سنوورانەوە وەکو نردنی پامێک بێت. لە ڕاستیدا پێویستە ئەم جۆرە هەڕەشە و گوڕەشانی رووسیا دەیانکات بە ڕژدی وەربگیرێن. ئەندرێ لە ساڵی 1939دا جۆزف ستالین هێرشی کردە سەر وڵاتی فێنلەندا. بەڕای جەنابەت بەرەنجامەکانی ئەم شەڕەکە ڕۆژێک لە ڕۆژان هەر کۆتایی پێدێ ئەکرێوە هاسەیری بکەین کە بڵین هەمان ئەنجامی شەڕەکەی فینلاندی دەبێ. Look, if we now come to the beginning of this all-out war, دەزانی تۆ سیرکە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆژانی سەرەتای ئەم شەڕە کە لە ڕۆژانی کۆتایی مانگی دوودا دەستی پێکرد پێم وایە هەموو لە بیرمانە شیکەرە و جیهانەکان تەنها نزیکەی 72 کاتژمێریاندانا ئەوە بەلایەنی زۆرەوە ئەو 72 کاتژمێریاندا نابوو بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزی و دوژمنکاریەکانی رووسیا. تەنانەت هەندێک لە سیاسەتمەندارەکانی ئەوروپاش ڕوبەڕوو بە دیبلۆماتکارەکانی ئۆکرانیان وتبوو کە ناتوانن لە پەیوەندیدا بن لەگەڵیاندا چونکە وەک گوتوانە دڵنیانین لەوەی پاش 72 کاتژمێری تر لێرە دەبن یان نا. بەڵام ئەو تا ئۆکرانیا 2 مانگ زیاترە بەرگەی گرتووە و ماوەتەوە شکستمان بە لەشکری رووسیا هێناوە لەو هێرشانەی دەیکردە سەر پایتەختی ئۆکرانیا.
تا ئەم کاتەی قسەی تیادا دەکەین زیاتر لە 23,000 سەربازی ڕوسیایی لەم شەڕەدا کوژراون، زیاتر لە 1,000 تانک تێکشکێنراون و نزیکەی 200 فڕۆکەی جەنگی و هەلیکۆپتەری جەنگی و بارهەڵگر و زۆر کەرەستە و ئامێری دیکەی لەشکریشی لەدەستداوە. ڕاستگۆ بم لەگەڵ تا وڵاتانی جیهان پێشتر بەکەم سێری تواناکانی ئۆکرانیایان دەکرد و هەروەهاش خواستی گەری ئۆکرانیا لەوەی بەرگەی ئەم ڕەوشە بگرێت و بتوانێت بەرەنگاری هەر هێرشێک ببێتەوە کە دەکرێتە سەر خاکەکەی. لە هەمان کاتیشدا زۆر بە گەورەی دەڕوانرێتە تواناکانی لەشکری رووسیا، بەڵام لە ڕاستیدا ئەگەر بە وردی بڕواینە ئەو لەشکرەی رووسیا ئەوە بەڕوونی و ئاشکرایی کەلێنێکی زۆر گەورە دەبینین لە نێوان کواڵەتی کەرەستە و ئامێر و ئەو شتانی بەکاردەهێنرێن لەلایەک و لەگەڵ مەشق و ڕاهێنانە تەکنیشەکانی بە سەربازەکان دەکرێن و بێلەوەش خواست و هاندەرەکانی سەربازەکانی رووسیا لەلایەکی دیکەوە. هەر بەڕاستی هیچ هاندەرێک نابینین لەناو سەربازەکانی رووسیادا کە نێردراون بۆ ئەم شەڕە، تەنها هاندەرێک کە هەیەە بریتیە لە تاڵانکردن بۆ تاڵانکردن هاتوونەتە ئۆکرانیاوە تا بتوانن باری بژێوی خۆیان باشتر بکەن لە ڕێی تاڵانیەوە. بەشی زۆری سەربازەکان لە هەژارترین ناوچەکانی رووسیاوە هێنراون، کەسانێکن لە هەموو ڕوویەکەوە نەخوێندەوار تەنانەت ناشتوانن کار بەو چەکانە بکەن کە دەوڵەتی رووسیا پەیداون و نمونەی زۆری ئەو چەکانەش هەن کە کەوتونەتە دەست هێزەکانی ئۆکرانیاوە. ینی بەڕای تۆ ڕۆژێک دێتەوە کە بڵین کریمیا دەگەڕێتەوە سەر ئۆکرانیا، ئەو هێزەی رووسیا کە لەوەیە دەکشێتەوە، یا ئەو ئامانجانەی کە بۆ دۆنباس و هەندێک ناوچەی تر هەیەتی ئەوانە ئیتر دەستبەردار دەبێتەوە و ئۆکرانیا بە یەکگرتووی دەمێنێتەوە؟ No doubt. I'm sure it will happen one day sooner or later. And بەبێ هیچ گومان و بەبێ هیچ چەند و چوونێک دڵنیام لەوەی درەنگیان زوو ئەمە ڕوودەدات و ئەمەش استراتیژێکی سیاسیانی حکومەتی ئۆکرانیایە. ئەمە ئەرکی سەرەکی هێزەکانی ئۆکرانیایە. ئێمە وەک ئۆکرانیا پێشتر هەمیشە جەختمان کردوتەوە لەوەی هیچ نیازێکمان نییە ئەم دۆسەیە لە ڕێی میکانیزمی لەشکریەوە چارەسەر بکەین و ئەو ناوچە داگیرکراوانە بە بەکارهێنانی هێزی سەربازی بگەڕێنینەوە. بەڵام ئێستا ئەوە رووسایە ئەو ڕەوشەی گۆڕیوە و پێی وایە ئۆکرانیا بە ڕێگەیەک یان بە هەر شێوەیەک بێت ئەو ناوچانە دەگەڕێنێتەوە. لەو بڕوایەدا ئەم شەڕە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی ناوچەی دۆنباس و ناوچەکانی دیکەی خاشی ئۆکرانیا دەگەڕێنەوە سەر نیشتیمانەکەمان. سەبارەت بە هەرێمی کریمیا ئەوە پێم وایە تا ڕادێک بە ئاشتیانە دەگەڕێنرێتەوە سەر ئۆکرانیا لە ڕێی هەندێک میکانیزمی نێونەتەوەیەوە، وەک لە ڕێی سەرپەرشتی نەتەوەی گرتوەکانەوە یان هەر میکانیزمێکی دیکەی نێونەتەوەی بێت بۆ گەیشتن بەو ئامانجە. بەرلەوەی بچمە بەشی سەیەمی بەرنامەکەمان، ئەلبەتە هەر لە یەکەم هەفتەی شەڕی ئۆکرانیاوە گەورە کاربەدەستانی وڵاتەکەی تۆ داوایان دەکرد کە پێویستە گەمارۆ بخرێتە سەر گاز و نەوتی رووسیا تاکو نەتوانێت چیتر بودجە بۆ ئەم شەڕە دابینکە. وەڵامێکی ئەوتۆ نەبوو لە سەرەتادا، بەڵام لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوودا گۆڕانێک لە هەڵوێستەکانی وڵاتانی ئەوروپا بە تایبەتی دەبینین، ینی زۆربیان لەو بڕوایەدان کە پێویستە ئەو گەمارۆیە بسەپێنرێتە سەر رووسیا. پێ دوایە ئەمە هەنگاوە گونجاوەکە بێ بۆ ڕاگررتنی شەڕ؟ I think this is the only right direction we should move on because پێم وایە ئەمە تەنها ئاڕاستە دروستەکەیە کە پێویستە بە تەواوەتی لەسەری بڕۆین، چونکە ئەوەی دەیبینین چییە؟ ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەو یارمەتێ لەشکریە و کۆمەکەداریەیە بۆ ئۆکرانیا دابین دەکرێت دەهێندە و بگرە زیاتریش کەمترە لەو دارایی و ئابووری رووسیا لە ڕێی کەرت و وزە و واتە لە ڕێی هەناردەکردنی نەوت و گازەوە دەستی دەکەوێت. پێم وایە هەر لە سەرەتای ئەم شەڕەوە تا ئێستاکە رووسیا چەندان ملیار دۆلاری ئەمریکایی بەدەستهێناوە. نازانم بڕەپارەکە چەندە بە تەواوەتی، بەڵام زانراوە کە چەندان ملیار دۆلار و زۆریش زیاترە لە تەواوی ئەو هاوکاریانەی یەکێتی ئەوروپا و ئەمریکاش پێکەوە بۆ ئۆکرانیان دابین کردووە. ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە کە ئەوروپا دەمێک ساڵە پشتێکی گەورەی بەستووە بە سەرچاوەکانی وزەی رووسیا، بەڵام بۆ ئێستا ئەوروپا پێویستە بە خێرایی ئەو جۆرە سیاسەتەی بگۆڕێت و هەروەها بە خێراییش بگەڕێت بە شوێن سەرچاوەی دیکە و نوێی وزەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەمریکا و لە ئەمریکای لاتیندا.
ڕاستە ئەوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سایکۆلۆژی و تەکنیکیشەوە قورسە گۆڕانکاریشی ئاوەها بکرێت بەڵام پێویستە ئەوروپا ئەو گۆڕانکاریە بکات ئەمە تەنها ڕێگەیەکە بۆ ڕاگررتنی رووسیا پێویستە ئاگر خۆشکەرەکەی ماشێنەکانی شەڕی رووسیا بە هەموو شێوەیەک و بە هەر شێوەیەک بێت ڕابگیرێت. قەیرانی مرۆیی ڕوو لە وڵاتی ئۆکرانیا دەکات و وەک کاربەدەستانی ئەم وڵاتە دەڵێن بەدەیان هەزار کەسی سڤیل بوونەتە قوربانی ئەم شەڕە نەخوازراوە و رووسیاش ڕێگرە لەکردنەوەی ڕێڕەوێک بۆ دەرباسکردنی خەڵکی سڤیل. هاوکاتی سەردانم بۆ مۆسکۆ وەک پرەنسیبێک سەرۆک پوتین قایل بووە بەوەی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی خاتی سووری نیونەتەوەی لە هەوڵەکان بۆ دەرباسکردنی خەڵکی سیڤیل لە کارگەی ئازۆڤێستال لە ماریۆپۆلدا بەشدار بن. نەتەوە یەکگرتوەکان جەخت دەکاتەوە لەوەی پێویستە دەست بەجێ ڕێڕەوێک بکرێتەوە بۆ ناوچەی ماریۆپۆل. ماریۆپۆل قەیرانێکە لە ناو قەیراندا. هەزاران کەس پێویستیان بەوەیە ژیانیان ڕزگار بکرێت. زۆربەیان پیرن و پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەیە و توانایەکی سنوورداری جموجۆڵیان هەیە. پێویستیان بە ڕێگەیەکەیە تا دەرباز بکرێن. هاوکاتی سەردانەکەی سکرتێری گشتی UN بۆ مۆسکۆ تیمی نەتەوە یەکگرتوەکانیش ژمارەیە کۆبوونەوەیان لەگەڵ وەزارەتی دەرەوەی رووسیا و هەروەها وەزارەتی بەرگری ئەو وڵاتەشدا کردووە. ئامانجەکانمان بە پلەی یەکەم پاراستنی دانیشتوانی سیڤیلە و لێرەش ئامادەین بۆ هاوکاریکردنی هاوکارەکانمان لە نەتەوە یەکگرتوەکان. بەڵام وەک کاربەدەستانی ئۆکرانیا دەڵێن کرملن بە شێوەیە قسە دەکات و بە شێوەیەکی تریش ڕەفتار دەکات. وێ ڕای لێدوانەکانی سەرۆکی رووسیا و کاربەدەستانی تری رووسیاش وەک دەگوترێت سەبارەت بە ڕاگررتنی شار لە ماریۆپۆل و ناوچەکانی کارگەی ئازڤۆستاڵ بەڵامەوە تا بردومانکردنێکی درندانە دەبینین لەلایەن لەشکری رووسیاوە ئەو بردومانانە بەردەوام بوون تەنانەت هاوکاتی و توێژەکانی سکرتێری گشتی UN لە مۆسکۆ. ئۆکرانیا ئاماژە بە بەڵگەی زۆر دەکات لەسەر ڕەفتارەکانی رووسیا و گاڵتەکردن بە هەموو ئەو پرەنسیپانەی پێویستە ڕێزیان لێبگیرێن. هەروەها داوای کاردانەوەیکی خێرەی کۆمەڵگەی نێونەتەوەیش دەکات. هەردوای وتوێژەکانمان لەگەڵ سکرتێری گشتی UNدا لە کیف 5 موشکی رووسایی گیرانە شارەکەمان ئەمەش ڕاستی هەڵوێستی رووسیا دەردەخات لە بەرامبەر دامەزراوە جیهانیەکاندا و نیشانەی هەوڵەکانی رووسایە بۆ سوکایەتی پێکردنی UN و هەموو ئەو شتانەی ئەم دامەزراوە نوێنەرایەتی دەکات هەر بۆیە پێویستی بە کاردانەوەیەکی بەهێزی بە کۆمەڵ هەیە. ئێستاشی لەگەڵدا بێ ئۆکرانیا چاوەڕوانی هەڵوێستێکی نوێی رووسایە لە پێناو ڕێگەگرتن لە زیانە گیانیەکانی خەڵکی سیڤیل. ئۆکراینیا دەستبەجێ ئامادەیە بۆ وتوێژکردن لەسەر هێنانە دەرەوەی خەڵک لە ئازۆڤستاڵ و هەروەهاش ئامادەیە بۆ دەستبەجێ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی پێدەگەین. چاوەڕوانی هەڵوێستێکی مرۆڤانەین لە دەوڵەتی رووسیا بەرامبەر ئەو خەڵکە و هیواداریشین سەردانەکەی سکرتێری گشتی UN کاریگەریە بوو بێت. ئەندرێ هەروەکو جۆشمان لێبوو بینیشمان سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان کۆمەڵگەی نێونەتەوەی بە نیگەرانیەکی ئەجگار قوڵەوە دەڕوانە ئەو قەیرانە مرۆیی کە ڕووی لە ئۆکرانیا کردووە. ئەمێ بزانم نەتەوە یەکگرتوەکان دەتوانێت چی بکە تا ڕێگە لە گەورەتربوونی ئەم قەیرانە مرۆییە بگرێ. This is a tricky question, Balin, because I think بەڵێن ئەمە پرسیارێکی دووجەمسەریە چونکە ئەوەی پێی دەگوترێت نیگەرانێکی قوڵ بەس نییە بۆ ئەم ڕەوشە و بەبێ هیچ چەند و چوونێک وەک گوتم بەس نییە لە بەرامبەر ئەم ڕەوشەدا تەنها شتێکی نەتەوە یەکگرتوەکان دەتوانێت بیکات ئەوەیە رووسیا لە ئەنجومەنی ئاسایش و هەروەهاش لە ئەنجومەنی گشتی UN دەربکات. زۆر کەس و لایەن هەن دەڵێن بڕیاریشی لەو شێوەیە ئەستەما بەڵام ئێمەش دەڵێن نادەشێت ئەو بڕیارە بدرێت چونکە بەندی 6 لە پەیڕەوی ناوخۆی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت هەر ئەندامێکی ئەم ڕێکخراوە نێونەتەوەیە بە بەرنامە و پلانی پێشوەخت مافەکانی مرۆڤ و پەیڕەوی ناوخۆی UN پێشەر بکات ئەوە دەکرێت لە ئەندامێتی دەربکرێت بە پێی بڕیاری ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان. من بۆ خۆم دەگەڕێم بە شوێن هۆکارێکدا کە بۆم بسەلمێنێت ئەندامێتی رووسیا لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکاندا یاساییە هیچ بەڵگەیەک نییە نیشانی بدات کە رووسیا جێگرەوەی کورسیەکەی یەکێتی سۆڤێتی پێشوە لە ئەنجومەنی ئاسایشدا هەر بۆیە دەتوانرێت دەربکرێت چونکە سەقامگیری سیستەمی جیهانی داڕماندووە ئەم سیستەمەی دوای دووهەم شەڕی جیهانی دامەزرێنرا
سیستەمی هاوسەنگی و باڵادەستی هەر بە تەواوەتی لەلایەن رووسیاوە دەڕوخێنرێت. هێرشەکانی رووسیا بۆ سەرکیفی پایتەختی ئۆکرانیا کاتێک ڕێبەرانی جیهان لەوێن و تەنانەت ئەو کاتەش کە سکرتێری گشتی UN لە کیف بوو خۆی لە خۆیدا کوتانەوە و گاڵتە پێکردنی ئەم سیستەمە ئاساییشە بوو کە نەتەوە یەکگرتوەکان خۆی دایناوە لە جیهاندا. ئەمە بۆ من شتێکی کەسێتیشە چونکە ڕۆژنامەوان و هاوکارم مایکل لەو هێرشەدا کوژرا. ڕۆژنامەوانێکی ڕادوی ئازادی ئۆکرانیا کوژرا و ڕۆژانە ئەم جۆرە بردومان و هێرشە موشەکیانە دەبینین. هەرچەند خولەکێک پێش تۆمارکردنی ئەم بەرنمەیە منداڵێکی تەمەن 15 ساڵ لە ئۆدیسیا کوژرا. پێم وایە ئەو تاوانانەی رووسیا کردوونی بەسن بۆ ئەوەی لە نەتەوە یەکگرتوەکان دەربکرێت و ئەمەش تەنها ڕێگەیەکە بۆ ڕاگررتنی ئەم شەڕە و یارمەتیدانی ئۆکرانیا لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە. باشە ئەندرێ ینی مە وا دابنین رووسیا دەردەکرێت لە نەتەوە یەکگرتوەکان بەڵام چ شتێک لە سیاسەتی رووسیای ڤلادیمیر پوتین دەگۆڕێ ئەگەر بێت و دەربکرێت. I think this step would isolate Russia from the civilized world. پێم وایم هەنگاوە رووسیا دەخاتە پەراوێزەوە لە جیهانی سیڤیلدا کە هەمومان بەشێکین لەو جیهانە سیڤیلیا. لە پەراوێزنانی رووسیا دەشێت ببێتە مای گۆڕانکاری خێرا لەناو کۆمەڵگەی رووسیادا. پێم وایە ئەمەش ڕێگایەکە کە کۆمەڵگەی نێونەتەوەی یارمەتی گۆڕینی ڕژێم بدات لەناو رووسیادا. یارمەتی دەربێت تا رووسیا ببێتە وڵاتێکی دیموکراتی، ببێتە وڵاتێکی دیموکراتی ڕاستەقینە، نەک وڵاتێکی سەرکوتکار وەک ئەو رووسیایی ئێستا هەیە. ئەلبەت لە ئێستادا من دڵنیام لەوەی کە تۆ ئەوەشە بیستووە وڵاتانی کۆمەڵی بیست یا جی بیست بانگێشتی رووسیاشیان کردووە بۆ کۆبوونەوەی لوتکەی داهاتویان کە مانگی 11 دەکرێ بە هەمان شێوە سەرۆکی ئۆکرانیاشیان بانگێشت کردووە. پێت وایە ڤلادیمیر پوتین بەشداری لەو کۆبوونەوەیەدا بکە لەم ڕەوشە کە ئێستا تایەتی؟ So what I heard, Vladimir Putin was not invited by the entire G20. ئەوەی من بیستومە ڤلادیمیر پوتین لەلایەن تەواوی ئەندامانی کۆمەڵی بیستەوە بانگێشت نەکراوە بەڵکو تەنها سەرۆکی ئەندەنووسیا بانگێشتی کردووە تا ئامادەی کۆبوونە و لوتکەیەکەی کۆمەڵی بیست بێت. بەڕاستی ئەمە وەک سوکایەتیکردە بە ڕەوشی ئێستای ئۆکرانیا. من بۆ خۆم وەهاژ مەزەندەی دەکەم بەڕێز زلنسکی سەرۆکی ئۆکرانیا بەشداریکردنی لەو کۆبوونە و لوتکەیەدا ڕەت بکاتەوە ئەگەر بێت و سەرۆکی رووسیا بەشداری بکات. بە هەمان شێوەش پێم وابێت بەڕێز بایدن سەرۆکی ئەمریکاش بەشداری لەو کۆبوونەوەی جاکارتادا ناکات ئەگەر بێت و بەڕێز پوتین بەشدار بێت. ئەگەر بەڕێز پوتین کە بە کوژێکی دەست بە خوێنسوورە بەشدار بێت جا من بۆ خۆشم پێم وایە ئەو کۆبوونەوە لوتکەیە لە پەیوەندی بە ڕەوشەکەەوە دەبێتە جێگەی گومان بەهۆی بەشداری بەڕێز پوتینەوە. ئەندرێ من دەگەڕێمەوە بۆ لات بەهۆی ئەم شەڕە سەپێنراوەی ڤلادیمیر پوتینەوە بە ملیۆنان خەڵک ئاوارەی ناو و دەرەوەی ئۆکرانیاش بوون و ئەمەش وەک زەنگی نیگەرانیەکی قوڵە لای نەتەوە یەکگرتوەکان. تا ئێستا زیاتر لە 12,700,000 کەس لەم زیاتر لە 2 مانگی ڕابردوودا لە زێدی خۆیان نەماون و نێزیگەی 7,700,000 کەسیش ئاوارەن لە ناو وڵاتەکەدا. وەهاش مەزەندە دەکرێت نێزیگەی 13 ملیۆن کەسیش لە ناوچەکانی شەردا گیریان خوارد بێت و بەهۆی ڕەشە ئاسایشەکەوە ناتوانن بجوڵێن. لە ئوکرانیا بە ئامادەیی نێوەندە نێونەتەوەیەکان دەستکراوە بە کۆکردنەوە و هەڵسەنگاندنی ئەو بەڵگانەی دەیسەلمێنن رووسیا تاوانی جەنگی کردووە. مۆسکۆ کەوتۆتە تاوانبارکردنی نێوەندە نێونەتەوەیەکان بەوەی کارەکەیان هاندان و مەبەستی سیاسیانەیان لە پشتە. خۆشم و ئۆفیسەکەیشم هیچ ئەجندایەکمان نییە، هیچ ئەجندایەکی سیاسیشمان نییە. بێجگەلەوەی دەمانەوەیت بگەینە ڕاستی جا لە پەیوەندی بە هەواڵ هەڵبەستراوەکانی پیلانگیران و هەوڵدان بۆ چاوەشەکردنی جیهان چ شتێک لەوە باشترە کە ڕاهبەکردن و لێکۆڵینەوەیەکی سربەخۆیانە بکرێت. ئۆکرانیا داوا دەکا هەر چۆنێک بێ ئەو بەڵگانە کۆ بکرێنەوە و بڕیاری لێ بدرێت و ئامادە بکرێن تا بخرێنە بەردەم دادگای نێونەتەوەیی تاوانەکانەوە.
کۆمیتەی چاودێری مافەکانی مرۆڤی سەر بە نەتەوە یەکگرتوەکان دەبێت هەموو ئەو تاوانانە تۆمار بکات کە بەدەستی دەوڵەتی رووسیا و لەشکری رووسیا کراون. ئەمە ڕاستیەکی بەرچاوە. ئەم داگیرکاری رووسیا بۆ ئۆکراینیا زۆر تاوانی تریشی لەخۆ گرتووە دژ بە خەڵکی سڤیل و دژ بە ئاشتی شارەکان و بە ئەندازەیەکیشە کە لە وەتای دووهەم شەڕی جیهانیەوە لە ئەوروپادا تاوانی ئاواهان نەبینراوە. زۆرێک لە ڕێکخراوە ناحکومی و نێوەندەکانی تری وڵاتان و پارێزەرە جیهانیەکانیش لە هەوڵی سەلماندنی ڕاستیەکاندان سەبارەت بەوەی لە ئۆکرانیا چی ڕوویداوە تا ئێستا. ئێمە لێرەین ڕوبەڕوو لەگەڵ تاوانەکانی شەڕانگێزی و دژمنکاری، تاوانەکانی جەنگ، تاوانەکانی دژی مرۆڤایەتی، ڕۆژانە بەڵگەکان هەروە دێ و زیاتر دەبن لەسەر تاوانی ژێنۆساید. دوا بە دوایی ئەو لێکۆڵینەوەی کراون پارێزەرە جیهانیەکان داواش دەکەن چی سەرمایی رووسیا و هاوبەشەکانی مۆسکۆ هەن سڕ بکرێن و بۆ قەرەبووکردنەوەی هەموو زیانەکانی ئۆکرانیا تەرخان بکرێن. داکۆکیکردن لە ئۆکرانیا یانە پێویستە ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان ئاشکرای بکە کە پارێزبەندی سەروەری وڵات نابێ ڕێگر بێت لەوەی سامانی دەوڵەتی رووسیا بخرێنە بەردەست ئۆکرانیا و گەلی ئۆکرانیا، هەروەها سامانی هەموو ئەوانش کە پشتیوانی لەم شەڕەی رووسیا دەکەن. نیگەرانیەکان زیاترن وەک شیکەرەوە دەڵێن لەوەی مەترسیەکان و نیگەرانیەکان هەر تەنها لە قەیرانی مرۆیی ناو ئۆکرانیادا سنووردار بکرێن. بەڵێ پێویستە نیگەرانیمان هەبن چونکە لەوەتەی شەڕی ئۆکرانیا دەستی پێکردووە ژمارەیەکی دیاریکراوی ئەو شتانەی تابوو بوون یان هێڵی سوور بوون بەزێنراون. هەر بۆیە ناکرێت وها سەیری ڕاگەنراوەکانی سەبارەت بە مەترسی سێهەم شەڕی جیهانی بکەین کە شتێکی ئەوتۆنین. ئەندرێ ئەو هەوڵانەی دەدرێن بۆ سەلماندنی ئەوەی کە رووسیا تاوانی جەنگی لە ئۆکرانیادا ئەنجام داوە بە کۆ گەیشتون. So I personally saw Russian crimes committed by war crimes committed by Russia in Bucha. جا من خۆم بە چاوی خۆم تاوانەکانی رووسیان بینیوە لە بوچاو لە ناوچەکانی تری دەوروبەری شاری کیف، ئەوانەی دەشنەخانی تاوانی جەنگەوە. ژمارە ئەو خەڵکە سیڤیلەی لە دەوروبەری پایتەخت کوژراون زیاتر لە 1000 کەسن. ئۆفیسی دادپارێزی گشتی ئۆکرانیا شەو ڕۆژ لە کاردایە لەسەر ئەو دۆسیانە و بە وردیش کاری لەسەر دەکرێت تا هەر یەکێک لەو دۆسیانە ببەسترێتەوە بە گومانباری ڕاستەقینەی ئەو تاوانانەوە. لە ئێستادا سەلماندنی ژمارەیەک دۆسیەک لای نەکراونەتەوە. بۆ نمونە سەرکردەیەکی سەربازی لەشکری رووسیا ناوی سێرگەی کلاسەیە بەدەستی خۆی 4 کەسی سیڤیلی لە بوچا کوشتووە. بمبەخشە دەبێت بڵێم ئەو کۆماندارەی رووسیا خەڵکی ناچار کردووە بۆنی تەرمی سەرکردە لەشکریەکان بکەن. زۆر دۆسەی تریش هەن دەمەوێت باز لە هەندێکیان بکەم. بۆ نمونە سەربازەکانی رووسیا پیاوێکیان کوشت تەمەنی لە سەر و 30 ساڵەوە بوو ڕێک لە بەردەم تەرمەکەیدا دەستدرێژێکیان کردوتە سەر هاوسەرەکەی و هەروەهاش دەستدرێژیان کردوتە سەر کوڕە 4 ساڵانەکەی. ئەم دۆسیە بە هەموو وردەکاریەکانیەوە لە ئۆفیسی دادپارێزی گشتی و نێوەندی یاساییەکانی ئۆکرانیا تۆمارکراون و وەک بەڵگەنامەیەکیش ئامادەیە. هەر لەم 1-2 ڕۆژەی ڕابردوودا وەزیری بەرگری ئۆکرانیا بەسەرهاتی ژنێکی دیکەی گەنجی بۆ گەڕامەوە لە گوندێکی نزیک لە شاری تۆرگنێف. سەربازەکانی رووسیا ژنەکە دەکوژن و منداڵە ساواکەشی بە تەرمەکەیەوە دەبەستنەوە. نارنجۆکێکیش دەخەنە نێوان ئەو تەرمە و منداڵە ساواکەوە کە هێشتا لە ژیاندا بووە. پاژەوەی هێزەکانمان ئەو گوندە ئازاد دەکەنە و ئەو دیمەنە دەبینن خێرا دەکەونە لێکجاکردنەوەی منداڵە ساواکە لە تەرمەکە و ئیتر نارنجۆکەکە دەتەقێتەوە. ئەم دۆسێژ بە هەموو وردەکاریەکانیەوە لای نێوەندە یاسایەکانی ئۆکرانیا تۆمارکراوە. ئەمانەی باسم کردن مشتێکن لە خەروارێک، بۆیە دەبێت هەموو دۆسیەکان لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت و بسەلمێندرێن. هەموو ئەو گوناهباریانەی هەموو ئەو تاوانەی کردویانە پێویستە بە هەر شێوەیەک بێت سزا بدرێن. باشە ئەندرێ حەزەکەم بزانم چەندێک ئاگاداری ئەوەن ئەم ڕەفتارانەی کە لەشکری رووسیا وەکو ئێوە باسیەکەن لە ئۆکرانیادا دەیکا هیچ کاردانەوەیەک هەبوو لە ناو رووسیادا؟ Well, it's actually this is another side of the coin. جا ئەمە لە ڕاستیدا ڕوویەک و دیوەکەی تری دراوەکەیە.
چونکە زۆربەی هاوڵاتیانی رووسیا بڕوایان بەو تاوانانە نییە بڕوایان نییە بۆی رووسیا کردەی لەشکری دەکات لە ناو خاچی ئۆکرانیادا بڕوایان نییە بۆی سەربازەکانی رووسیا تاوانی لەشکری دەکەن دژ بە هاوڵاتیانی ئۆکرانیا هەڵبەتە ئەمەش بەرەنجامی ئەو جۆرە پرۆپاگەندەیە کە حکوومەتی رووسیا دەیانکە لە تەلەڤیزۆنەکان و ماسمیدیا و تۆڕەکانی تری سۆشیال میدیا و تۆڕەکانی ئەنتەرنێتدا بەڵام بەشێکی کەمی رووسیەکان دەزانن کە هێزە سەربازیەکانی وڵاتەکەیان چی دەکەن لێرە لە ئۆکرانیا و دەشزانن لە وڵاتێکدا ژیان بەسەر دەبن کە تاوانباران فەرمانڕەوان تایدا هەندێک کاردانەوە هەبوو و ژمارەیەکی کەمی رووسیایەکان ناڕەزاییان دەربڕیوە بەڵام کەم بووە هەندێک لە هاوڵاتیانی رووسیای لە ئێستادا هەوڵی چوونە دەرەوە دەدەن لە وڵاتەکەیان لە ڕاستیدا هەر ئەوەندە ئاگادارم لە ڕەوشی ناو رووسیا. This is what I know about the situation in Russia. ئەندرێ سپاس و پێزانینم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا زۆر سپاس دەکەم ئەندرێ thank you very much. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.